ئەمەی کە لە کورسان ڕوویاوە شتێکە تەنها لە کورسان ڕوویاوە، یعنی ئەوەی کە لە هەر شوێنێکی دنیا کەسانێک کە ئیژەکەن سەرنجام دوای تەواوبووری کارەکان موچەکان وەرەگرن، جایتر بە شێوەی هەفتانەیە مانگانەیە هەر چۆنێکێن لە بەرامبەر کارێکە ئەنجامی ئەمانە لە کەرتی کومی و دەوڵەتی ئیشکەن یا لە کەرتی تایبەتی و ئەهلی ئیشکەن سەرنجام بێ موچێک بەرامبەر بۆ کارەی کەیکەن موچەکان وەربگرن. بەڵام لە کورسان عێراقا بەڕاستی یعنی ئەمە شتێکە ناوازەیە سەیرە نییە لەی شوێنێکترا بەم جۆرە نییە کە خەڵک ئیژەکە کرێکار و فەرمانبەر و مامۆستا و موچەخۆر ئیژەکەن، بەڵام کۆتایی مانگ بەدەستی بەتاڵڕۆنەوە ناو خێزانەکانیان و ئەمە تازە نییە. گەر دیقەت بی لە تقریبا توان بڵێم لە دوای 2014 کە بە جۆرێک خۆشیان بە جۆرێک باسی قەیرانی دارایی یەکەن لەو کاتەوە کە بە شێوازی جۆراوجۆر موچە نادرێ یا دو ئاخرێ پاشەکەوتەکرێ بەشێکی درێ. سەرنجام لە ساڵی ڕابردووە تقریبا موچەی 4 مانگ نەدرا بوو، بابڕین لە هی ساڵی 3 مانگی ڕابردووە لەگەڵ 3 مانگی ئەم ساڵی تازەش کە تقریبا وەلەمە خێرانایەک 2 موچە دراوە. معلومە کاتێک کە مەسەلەی موچە مەسەلەی قوتی خەڵکە، مەسەلەی ژیانێتی، مەسەلەی دابیکردنی ژیانێتی، کاتێک ئەمە لەلایەن دەسەڵاتەکەوە نادرێ معلومە کە دەستگاکانی ئەعلام و میدیا و هەمووینەکانیکەن بە هەواڵ یانی چکە خەڵک چاوەڕێکە لە حەزب زانێ موچەکەی دێت یا نایدێتێ تەمین نیە لەوەی کەی دێتێ. خەڵک خاترجەم نییە، موچەخۆران و وانی کارەکەن خاترجەم نین کە دوای تەوابوونی کارەکان سەری مانگ موچەکان وەرەگرن. بۆیە ئەمە هەمیشە بۆ بە یەکێک لە کێشەکان بۆ بکێک لە سەردێڕی هەواڵەکان هەمیشە ئایا موچە ئەدرێ نادرێ، موچە دواکە و ناکە و پاشکەوت دەکرێ ناکرێ، موچە ئەمانەکەی دێکەی نادرێ. ئەمە هەیە کە بەمە گەیشتووە. ئایا وەکو حکوومەتی هەرێمەڵێ حکوومەتی ناوەندی عێراق یاخود حکوومەتی هەرێمە هۆکاری سەرەکی ئەم موچە گەیشتە ئەم دۆخە؟ بەڕای مەزان چۆ هەردووکیانن. حکوومەت یەکەم جارێ حکوومەتی هەرێم بەرپرسە لە دامکەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرپرسە لێی چۆنی پیاکەی بە پیایکە چکەوان دیقەت بە پارە بۆ چەکدارەکانی خۆیان پیاکەن، پارە بۆ چەکوچۆڵی خوان پیاکەن، پارە بۆ تیارەکانی خوان پیاکەن، ئیمکانەتی سەفەرەکانی خۆیان ڤێلاو باخەکانی خۆیان سەروەتەکانیان بەردەوام کەڵەکەکەن. بۆ ئەنەمی پارە هەیە بەڵام بۆ موچەی خەڵک پارە نییە. یەکەم ئەو مەسوولە. دووهەم بەڕای من ئەوەی کە کێشمەکێشێکیان دروست کرد هەم حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بن لەسەر مەسەلەی بودجە و لە خلافاتی خوانە مەسەلەی قوتی خەڵکیشان کرد بارمتەوە. حکوومەتی مەرکەزی لێرە بە بڕای من بەشدارە لەم تاوانە. حکوومەتی مەرکەزی یعنی ئەزان چۆن ئەو بەشدارە لەم تاوانی کە بەرامبەر خەڵکی کوردستان کراوە کە نەدانی موچێ. بەڵام بە بڕای من یعنی یەکەم کەس کە یەخی بگیری حکوومەتی هەرێمە. حکوومەتی هەرێم نەوتی فرۆش ساڵانێکی زۆر نەوتی فرۆش، ئەم نەوتە کە فرۆشە قەرار بوو داهاتێک بۆ کوردستان تەمین کاتوە ژیانی خەڵک چاکە. بەڵام ئەوان لە کاتێک کە نەوتیانە فرۆشت خەڵک موچیان نایە، چارەکە موچیان هەیە، چەند پاشەوتی موچیان فەرز کرد. دواتریش کار لە دوای هەڤەی 16 ئۆکتۆبەرەوە کە بە جۆرێک حکوومەتی مەرکەزی کلکوباڵی ئەمانی کردووە و تقریبا زۆر سەرچاوی دارایی لەسەر اینجا جاوە ئەو بودجەکە نانێرێت. ئەڵێن کە حکوومەتی مەرکەزی بودجەکە نایە. معلومە کە ئەبێ حکوومەتی مەرکەزی بودجە بنێرێت. هاوڵاتیانی کوردستان بەشێکن لە هاوڵاتیانی عێراق و بەتایبەتی ئێستا بە جۆرێک تقریبا حکوومەتی هەرێم بەس شکڵەکەی ماوە. یعنی بۆیە مەسئول حکوومەتی مەرکەزی بەرامبەر بەدامکی موچەی هاوڵاتیانی هەرێم موچەخۆرانی هەرێم کارمەندان و کرێکارانی کەرتی حکومی. بەڵام بە بڕای من ئەو دەسەڵاتی کە لە کوردستان من حاکم ئەبێت زانچ ئەونیان پارە دزیوە، ئەونیان پارە کەڵەکە کردو لە نەویەکەوە بە بڕای من ئەیانتوانی کەمان پارە بەبێ مشکیلە بن وە خۆشیان دەیان جار مەسئولەکانم حیزبانە و توانە پارەکان لەژێر زەمینەکان هەیە بە ملیارەها دۆلار خراوە لە بانکانی دەرەوە این کراوە باڵین خەزم کراوە. ئەمانە چەند ساڵ نەوتیان فرۆشت. ئەوەی خەڵکی چۆن توانیوێتی بژی بێ ئەوەی کە موچە وەرگێ بۆ نە مامۆستایان 5 مانگە موچیان وەرنەگرتووە. ئەمە سەرۆکی حکوومەت هەفتەی ڕابردووە ئەم ڕۆژ سەرۆکی هەرێم وتیان خۆڕاگری خەڵکە، ئێمە دەتوانین سەرکەوتوو بین بەوەی کە خەڵکی خۆڕاگر بووە و هاوکارمان بووانی بە شێوەیەک لە پشتی حکوومەتی هەرێما بووە لەم دۆخە سەختانەیە. ئێوە وای دەبینن کە خەڵکی هاوکار و پاڵپشت بوو لە پشتە؟ نەخێرەزان چۆن درۆیەکی تەواوە ئەوانیانەی بەم شێوەیە خۆڵکە لە چاوی خەڵکی کوردستان بەردەوام لەسەر جادە بۆ داوای مافی خۆی کردو، داوای موچەی کردووە. مامۆستایان و کارمەندان هەمیشە لەسەر جادە بوون. ئەوەی کە حیزبەکەی سەرۆکی هەرێم ڕێگەی ئەو لە هەولێر خۆپشاندار کرد و شەقی لە مامۆستا هەڵاو بەس 4 کەس 5 کەس کۆ بوون و یەکسەر نییە جارێ هاتۆ پەلاماریان و سەرپتی کردوون و ڕێگری لێکردوون لە خۆپشاندان بکەن. یعنی ئەوە واقعەتەکەی نا خەڵکی کوردستان خۆڕاگر نەبوون و یارمەتی ئەوانیان ناوە، هاوکاری ئەوانیان نەکردووە، یەخیان گرتوون لە جیان دۆتە مەیدان جادۆبانیان لێگرتوون، خۆپشاندانیان کردووە، قوربانیان ناوە. ئەمە واقعەتە. بەڵام ئەوەی کە چۆن خەڵک تەحملی کرد بەڕاستی منیش ناتوان بڵێم خەڵک چۆن توانێت تەحمل بکات. ڕەنگە بەشێکی خەڵک بە هەر جۆرێکەوەی کە مستەفیدە لە مۆزا دۆخی خۆی کرد. بەڵام بە بڕای من ئەکسێتی خەڵک کوردستان بەڕاستی لە فقرێکی لە هەژارێکی مطلقا ژیانە بەسەر بردووە، لە فەقیرێکی مطلقا ژیانە بەسەر بردووە. یعنی هەتا
پێداویستەکانی ژیانە بۆ کەمترین ئاس کەم کردوێتەوە ئەوەشی کاگەر خەزنیان کرد بێت لە چەند سای ڕابردووە ئەوانەشیان فرۆشتە بە تەنها بۆی نان و ئاوتەماتە و ماستاوەکان دابین کرد ینی ئیمکان نییە ممکن نییە بەڕای من ینی عقل تەسەوری ناکات کە ئینسان بتوانێت لە کاتێکا تاکە سەرچاوی ژیان و گوزەرانی موچەکەی بێکەوەرگێ 6 مانگ موچەوە نەگە بتوانێت بژی بەڕاستی ژیانێکی سەخت بووە بەڕاستی تەنها ئەتوان بڵێم ئەوەی کەڵێم مەمرە و مەژی یعنی ژیانێکی مەمرە و مەژی بووە نەژیاون نەمردوون ینی لە بینی مردن و ژیان ئەوان درێژیان بە واقعەتێکی کوڵەمەرگیاوە بە بڕای کوتم نا ئەسەن خەڵک دژی ئەوان هاتە مەیدان و خەڵک ینی بەجۆرە زان چۆ ئاهێت ئەمە نەوێک ئەم واقعەتێک کە ئێستا هەیە بیکەن فەزل فرۆشی بە ساڵی گوزار کە خەڵک کوردستان خۆڕاگر بۆ یارمەتیەوە نەخێڵی کوردستان کوتم جادەی لێگرتوون سەرجادەی لێگرتوون مانگرتنی کردووە 5 مامۆستایان بایکۆتیان کردووە و لەژێر ئەم زەختەیە لەژێر ئەم مینە سەرنجام دادگای فیدالی ناچارە بێت کە ئەویش وەکو بەشێک بە بڕای من لە فشارەکانی سەر حکومەتێرم مەجبورە کە مەسەن بڵێ معاشی کارمەندانی هەرێمین ئەویش دەزانین چۆن مەسئولە لە تەحلیل الأخیرات چکە و دادگای فیدالی ئەوە پیشان بە عێراق یەکە حکومەت هەرێمیش بەشێکە لە عێراق و هاوڵاتیانی هەرێم بەشێکن لە عێراق بە جۆرێک ئەوە کۆتایی بەو وەزعی دیفاکتۆ بێنە کە کوردستان نەعێک جابوو جابووە یان نەعێک سەربەخۆی هەبوو ئەمە ئەوێت وەکو نەعێک لە فشارێ لەسەر ئەوان و هاوکات بۆ دەستکەوتێک بۆ خۆی کە لای خەڵکی کوردستان خۆی جوان کات دەموچای خۆی جوان کە بڵێ ئاها حکومەتی مەرکەزی موچەی دابین کرد لە کاتێکە حکومەتی خۆماڵی و هەرێم موچەی خەڵکی خوارد ئەمە بە بڕای من ینی بەشێکە لە کردووە لە لای خەڵکی کوردستان هەرم بڕیارەی دادگای فیدرالی خۆشباوەڕی دروست کردووە و خەڵک بەشێک لانی کەم لە فەرمانبەرانی مامۆستان پێشوازیان لێ کردووە هەم ئێستاش بۆ چونێکی باو هەیە ئەگەر ئێمە بچینەوە سەر عێراق و موچەکانمان ڕاستە خۆ لە عێراقەوە بێت ئەمە اختیارێکی باشترە بۆ فەرمانبەران و مامۆستایان ئێوە لە بەرامبەر ئەم خۆشخەیاڵی یاخود ئەم چاوەڕوانی کە چوونە سەر عێراق بە هەند وەردەگرێ ئەزانی چۆنە من وەکوتم تەبان حکومەت دەوڵەتی عێراق حکومەتی عێراق لە ڕێگەی دادگای فیدالی ئەوێت ئەم پەیامە بە خەڵکی کوردستان بگەێنە کە گەڕانەوە بەلای حکومەتی مەرکەزی خێر و بەرەکەتی تایە مانەوە لە پاڵ حکومەتەکەی خۆتانە فقر و هەژاری و بێموچەیی تایە بەبرایم ئەمە نەعێکە لە پروپاگەندەی سیاسی بەڵام واقعەتێک هەیە یعنی ئەزای چۆن حکومەتی هەرێم خەڵکی برسی کردووە خەڵکی هەژار کردو خەڵکی ناچار کردو کە لەبەرەوەی تەنها سەرچاوی قوتی ژیانەکەی دەستکەوێت پەنا بۆ پوش چڵە پوشێکیش بەرێ حکومەتی مەرکەزیش ئالەم دۆخەیە لەم زروفەیە هاتووە وەکو چۆن حەبلی نەجاتی بۆ خەڵکی کوردستان فڕێیا بێت کە بڵێ من موچەکەتانم و ژیانتان مسۆگەرەکەم بەڕای من بەشێکە لە پروپاگاندێکی سیاسی دەوڵەتی مەرکەزی حکومەتی ئێرەمەگینا حکومەتی مەرکەزی بمەخشە حکومەتی مەرکەزی حکومەتێک نییە کە دیفاع لە هاوڵاتیانی عێراق و کوردستان بکە حکومەتێک نییە کە دڵی بۆ خەڵکی عێراق و کوردستان بسووتێ حکومەتێکە گەندەڵە دزا تاڵانچیە ئەویش مجموعە میلیشیا لەسەر حکومەت لە عێراق کە هەرێکان بۆرینەوتیان هەیە و هەرێکان بەشیان لە داهاتی عێراقەیە بەشێکی زۆر لە داهاتی عێراق بە ملیارها دۆلار لە داهاتی عێراق تاڵان کراوە دزراوە شەبەکەی کارەبا لە هەزار بە ملیارها دۆلاری بۆ سەرف لە هەزار لە عێراق خراپە شەبەکەی ئەو بە ملیارها دۆلاری بۆ سەرف کرا خراپە یعنی ئەوەنی کە دۆخی خەڵکی عێراقیش باش بێت ئەگەر جار مەسەن ڤیدیۆکان کە پیشانیان باسی ژیانی خەڵکی جنوب بۆ ناکەن بەڕاستی کارەساتە من لەم ڕۆژانە گوێم لە ڤیدیۆیەک بژنێکە کە باسەکەڵ من مێردەکەم شەهیدە بەڵام هیچ شتێکیان بۆ نەکردوم هەتا باسی نەخۆشیەکانێکە کەڵە هیچ شتێکیان بۆ نەکرد یعنی ئەسەن هیچ امکاناتێک لە بەردەستی ئەم ژناکە نییە کە مێردەکەی شەهید بوو دیارە تەمان لە بەرامبەر داعشوانە کوژراوە یعنی ئەوە نییە کە دەوڵەتی مەرکەزی حکومەتی مەرکەزی حکومەتێکی باشە دڵسۆزی خەڵک کوردستانە و حکومەتی هەرێم خراپە نا حکومەتی هەرێم خراپە معلومە حکومەتی مەرکەزیش خراپە بەڵام حکومەتی مەرکەزی لە کێشمە کێشی خۆی بۆ کرد و باکردنی حکومەتی هەرێم هاتووە دەستی بە مەسەلەیەک گرتووە کە مەسەلەی ژیان و وزەرانی خەڵکی کوردستان وەوێت وەجهێکی جوان ڕوخسارێکی جوان ڕوخسارێکی ئینسانی بابە خۆی بۆی کە خەڵک قبوڵی بکا گەڕانەوە بۆ مەرکەز خەڵک ئەوە لە بیر کاتەوە کە بابە لە مەرکەزیشا دەسەڵاتێکی میلیشیای حاکەمە کە ئێران حکمی بەسەرهاکە دەسەڵاتێکە کە بەڕاستی هەر ئەوانە بوون کە حەجی شعبیان نەدەکرد لە کاتی 16 ئۆکتۆبەرە بۆ ئەوانە کێ بوونەوەی کە لە عێراق حکومەکە هەر ئەمانە نین هەر ئەم لایەنانی کە لەلایەن ئێرانەوە ڕێنماییەکرێن و هیدایەتەکرێن و قیادە ئەکرێن بەڵام ئەمڕۆ بەرگێکیان لەبەر کردووە پێویستیان بەمەیە و بە بڕای من بەداخەوەی کە بەشێک لە خەڵک لە ناچاریە ئەوەی کاڵێ باڵێن شکر بە کفندزی پێشوو لە بەرامبەر ئەم حکومەتی هەرێمیان ناچان بگەڕێن بە دەوڵەتی مەرکەزی ئەوە لە بیرکەن کەم دەوڵەتە مەرکەزی ئەساساً خۆی لەسەر بنەمای تایفی قەومی عروبی دامەزراوە لەسەر بنەمای ئیسلامی دامەزراوە کە زەڕێ قەناعەتی بە مافی خەڵکی کوردستان نییە و ئەوەش پیشانیە لە 16 ئۆکتۆبەرە ڕیفراندۆمێک کرا ئەوان هاتن بە چەک وەڵامیان نایەوە بەرحاڵ ڕیفراندۆم دەنگدانێ بوو ئەوەی کە کێکردیاکێنێکرا و قەزەی کێ بەڵام
دەنگدانێ بەڵام هاتن بە چەک و بەهێزی چەک وەڵامیانەوە بە یارمەتی مەسەن ئێران و بە یارمەتی تورکیا هاتن پەلاماری خەڵکی کوردستانە. بۆیە بە بڕای من ئەمە بەداخەوە وەهمێکە کە ناو خەڵکە پەرەی گرتووە بە حکمی واقعەتێک کە بەداخەوە موچە لەلایەن حکومەتی هەرێمەوە نادرێ و مەسەلەی قوتی خەڵکە دەوڵەتی مەرکەزی دەستی بەم کەیسە حەساسە کردو ئەوێت ڕوخساری خۆی جوان کاوە ئەوێت ئەو بۆگەناوەی ئەو زەلکاوەی کە دای پۆشیوە لە بەچاوی خەڵکە هینی نەکات ینی ونیکە. بەڵام من دڵنیام ئەگەر ئەم پرۆسەی باڵین مەرکەزی بنەوە عێراق بەسەرنجام بکە خەڵکی کوردستان بگەنەوە لە دەسەڵاتی حکومەتی مەرکەزی ئەو کاتە زۆر واقعیت تاڵترە بینن لەوەی کە لە ئێسەی موچە هەیە. مەسەن هەرێستا خۆمان لە کردکردەوە ناوچانەی کە فەرمانبەران و مامۆستایان ئەبێ موچەکانیان وەرگرن. ئێستا لەم ئیختیارانەی کە هەیە کامیان لە بەرژەوەندی ئەوانە لەسەر حکوومەتی هەرێم بن یاخود لە ڕێگەی حکوومەتی مەرکەزیەوە موچەکانیان دابکرێ یاخود ڕێگەیەکی تر هەیە. ئەزای چۆنە ئەوان ئەبێ موچیان بەبێ قەید و شەرت پێ بدرێت بەبێ قەید و شەرت موچیان پێ بدرێت. حکوومەتی هەرێم نایە حکوومەتی مەرکەزی بیە. ئەگەر حکوومەتی ینی ئەو کاتە حکوومەتی هەرێم ئیسپاتی فەشەلی خۆی لە بەرامبەر خەڵکی کوردستان ئاکات ئەبێ خەڵکی کوردستان بزان با ئەم حکوومەتەی تر بەڕاستی شایستەی ئەوەیە کە یەک شەقیقی دوو بڕوات و حکوومەتی مەرکەزیش نەگەوەی خەڵک پێی وابێ کە ئەمە فریادڕەسی ئەمە وەزیفەیەتی کە بیات بەڵامە بێ خەڵکی کوردستان ئەوە بزانێت بەوە هوشیار بێ کە ئەم دەوڵەتی مەرکەزیە دەوڵەتێک نییە کە مافی یەکسانی هاوڵاتی بوون بۆ خەڵکی عێراق بەڕاستی بناسێ بۆ خەڵکی کوردستان بەڕاستی بناسێ دەوڵەتێک نییە کە ئەویش باڵێن ژیان و گوزەران و ئازادی و یەکسانی خەڵکی بۆ ئامانج بێت و هەدەفی ئەو بێنە ئەویش ئیسفادە لە مینەکان لەم کێشمە سیاسی لەگەڵ مەرکەز لەگەڵ هەرێما ئیسفادە لەماکە. بەڵام وەکوتم موچە ئەبێ بدرێ حکوومەتی هەرێمان بێ بیە نایە دەبێ حکوومەتی مەرکەزی بیات ئەگەر ئەمانە نایەن ئەبێ خەڵک بەڵام سەجادە لە هەردووکیان بگرێت. ئەم دەوڵەتە یەکەم حکوومەتی هەرێم دووەم حکوومەت دەوڵەتی مەرکەزی مەسئولن چکە لە هەزار هێشتا کوردستان عێراق بەشێکە لە عێراق هێشتا کوردستان ئەگەر کوردستان عێراق دەوڵەتێکی سەربەخۆی و کاتاڵی دەوڵەتی کوردستان بێ موچە بە. بەڵام مادەم ئێستا حکوومەتێک هەیە و بەشێک لە بودجەی یعنی لەسەر بنەمای بودجە و ئەمە دامەزراوە پەیوەندی فیداڵیەکان لەسەر بنەمای بودجە دامەزراوە حکوومەتی مەرکەزی ئەرکێتی کاتێک کە حکوومەتی هەرێم ئەم پارەیە نایات و کاتێک کە مشکلەی بودجە ئەمانە لە ئەرکێتی و نابێ ئەمە بخاتە ینی زین چۆن نابێ بیخاتە ئەو کێشمەکێشەی کە قوتی خەڵکی کوردستان لە کێشمەکێشی بینی هەرێم و مەرکەزا بێنێتەوە. ئەوان خواتوان کێشەی خوان حلکەن بەڵام ئەگەر دەوڵەتی مەرکەزی موچەی هاوڵاتیانی کوردستان بە بەڵام کێشەی خوان لەگەڵ دەوڵەتی هەرێما حکوومەتیان چۆن حلەکەن ئەوە مەسەلەیەکی ترە. بەڵام ئەبێت بە هیچ شێوەیەک ئەمە گرێ نەدرێتەوە بە کێشمەکێشی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێما. دوا پرسیارم لەسەر ئەوەیە خەڵکی چی بکەن. مامۆستایان بۆ ماوەی 5 مانگ شەقامەکانیان گرت هەروەکو تۆوتت بێنە سەر جادەکانیان لێ بگرن و بایکۆتی خوێندنیان کرد. چیتر هەیە ئەتوانن مامۆستایان فەرمانبەران بیکەن بۆ ئەوەی کە وەکو لە سەرەتا داوتێ لە بەرامبەر ئەو کاری کە ئەنجامی ئەدان لە کۆتای مانکە موچەکانیان وەرگرن. ئەبێ خەڵکی کوردستان ئەبێ کرێکاران و فەرمانبەران و موچەخۆران ئەو بە مافێکی مطلقی بێ مناقەشەی خوان بزانن کە لە بەرامبەر کارێک ئایکەن ئەبێ موچیان لە کاتی خوا بدرێت و موچەیەکی گونجاو وەک لە بەرزکردنەوە و ئەمانە هەمووی بە حەقی خۆیانە. ئەمە یەکەم لە بەرامبەر تا ئەو کاتێک کە حکوومەتی هەرێم هەیە تاو کاتێک کەم چوارچەوەی کە پێڵین قەڵاری هەرێم هەیە یەکەمش لەبێ یەخی حکوومەتی هەرێم بگرن و هەر کاتی دوا بێ سەر جادەی لێ بگرن لە هەولێرەوە تا دووەکو تا سلێمانی و ئەبێ ئەوە پشکێنرێ ئەو تەلیسمە پشکێنرێ ئەو نەپشکێنێ کە لە هەولێرە پارتی بە جۆرێک ڕێگەنایە بە خەڵک خۆپشاندان کە ئەبێ ئەمە بە جۆرێ لە جۆرەکان پشکێنرێت. ئەمە یەک هاوکات ئەبێ خەڵک ئەوە بە حەقی خۆی بزانێکە کاتێک کە حکوومەتی هەرێم موچەکەی ناتێ ئەبێ حکوومەتی مەرکەزی موچەی باتێ. یعنی وەکوتم هەردووکیان مەسئولە ینی ئەبێ خەڵکی کوردستان موچەخۆران ئامادە بن بۆ ئەوەی کە مافی خۆیان لە قورگی دەوڵەتی مەرکەزی لە قورگی حکوومەتی هەرێم دەربێن ئەبێ ئامادە بن لە هەردوو جابهەکە ئەمان شەڕی سیاسی و کۆمەڵاتی خۆیان بکەن. ئەوان زین چۆن نابێ ئاواسەیرکەن ئەمە خەڵکی ئەمە حکوومەتی هەرێمە موچە نایەت ئیترەمان بێن پاڵبن بە عێراق بڵێن جاو عێراق وڵاتێکی باشە دەوڵەتێکی باشە ئەو موچەمانەتێ و هینی بکەن ینی ئیمتیازی بێنە ئەوە مافێکی سادەی خۆیانە کە ئەبێ دەوڵەتی مەرکەزی بیە لە کاتێک کە حکوومەتی هەرێم نایە ئەگەر نایات کەواتە ئەویش هاتووە قوتی خەڵکی کوردستانی کردووە بە بابەتی کێشمەکێشی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێمە. بۆیە من پێم وایە تەنها ڕێگا بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە تایبەتی موچەخۆران موچەکانی خۆیان لە کاتی خۆیان پێ بدرێ ئەوەیە کە خۆیان بەهێزی خۆیان وەکو چۆن لە ڕابردووە لە خۆپشاندانەکانیان لە بایکۆتیان بەڵام بەڕاستی بێت لە ئەمە هەنگایە بچێتە پێشتر بەو شێوەی کە تا ئێستا ڕێکخراوە کافی نییە ئەبێ ڕێکخراوتر بێت ئەبێت لە زۆربەی شارەکانە ئەنجومەنەکان و ڕێکخراوەکانی مامۆستایان و فەرمانبەران دروست بێت. ئەو ئەنجومەنەی کە ئێستا هەیە بە بڕای من ئەنجومەنێکە ناتوانانی بڵێ ئەنجومەنێکی واقعیە چکە ئەنجومەنێکە دانراوە خوان داناوە بەڵام
ئەبێت بەڕاستی من یەکشت بڵێم بزوتەوەی مامۆسان بزوتنەوەیکی واقعیە لە کوردستانە ئەمڕۆ بە حکمی واقعەتێکی عملی دیفاکتۆ بزوتەوەی مامۆسان بە بزوتەوەیکی عملی وە لە دەرەوەی ڕێکخراوەکانی مامۆسانە بزوتنەوەیکە کە بزوتەوەی مامۆسانەوە بۆ موچەیە و بۆ تەرفیعەوە بۆ گرێبەست دامەزانی گرێبەستەکانە باشە و ئەمە بۆ مەلەعێک لە ڕابەری سەرجە موچەخۆران کارمەندان و بەشەکانی باقی بەشەکانی کارمەندانی حکومی ئەم بزوتنەوەیە ئەبێ خۆی ڕێخا لە ڕێکخراوی خۆیان ڕێکخراوی مامۆستایان دروست بێت سەربەخۆ لە حزاب لە ڕێکخراوەکانی تر کە ئەمانە خۆیان بتوانن لە ڕێگەی هەڵبژاردن نوێنەرانی خۆیان دیاری بکەن ڕێکخراوی واقعی مامۆسان ڕێکخراوی خەباتکاری مامۆسان و لە هەموو ناوەندەکانی خوێندنەکانە نوێنەراتی هەبێت هەموو مەکتەبەکانە نوێنەراتی هەبێت لە جامعەکانە نوێنەراتیان هەبێت هاوکات دەبێت فەرمانبەرانیش بە هەمان شێوە ڕێکخراوی خۆیان دروستکەن و نوێنەراتیەکانی خۆیان دروستکەن تەنها ڕێگە ئەمەیە کە بێت یەکەم ئەبێت خەبات و ناڕزاتی خۆی پێش بەرێ سەراسەری بکاتەوە لە چوارچەوەی ناوچەی سەوزا دەریکا و ڕێکخراوی بکات ڕابەریەکی شۆڕژگێر و رادیکال بۆ خۆی دروست کات و ئەمانە پێکە وەکو نێتوەرکی وەکو شەبەکەی بەیەکەوە گرێدراو بن کە بتوانن ئەمانە لە بەرامبەر دەوڵەتە لە بەرامبەر حکومەتە لە بەرامبەر هەموو مەرکەزە وەکو یەک جسم دەرکەون کە خواستەکانیان معلومە گەڵاڵیان کردووە لە پلتفۆرمێکە لە نەینەکە و ئەتوانن هەر کات دەویستیان توان خەڵک بێنە سەرجادە ئەتوان دایرەکان دەرگای دایرەکان ببەستن بەبێ ئەمە بە بڕای من ئەزان چۆنە ئەوەی کە تا سەکراوە زۆر باشە بەڵام بە بڕای من نقصانی جدی هەیە لەباری ڕێکخراوی نقصانی جدی هەیە لەباری ڕاهبەرێکی رادیکال و شۆڕژگێر و هینەوە نقصانی هەیە لەباری سەراسەری بوونەوەی نقصانی هەیە لەباری شێوازی میکانیزمی جۆراوجۆری خەباتکاران لەوەی کە مەسەڵەن بتوانن کەسوکاری مناڵ بێتە ناو ئەم کێشمەکێشەوە لەگەڵیانە لە بەردەم مەکتەبەکان توزانم بە جۆرێک یعنی خەڵکیش لەگەڵ کارمەندا بەشداری بکە زیاتر و ئەمە پێکەوە دەست بخە ناو دەستیەک وەکو یەک پەیکەر لە بەرامبەر حکومەت یاریێ مەرکەزات دەرکەون و تەنها ئەمە ڕێگەیەکە بۆی کە بتوان موچەکانیان بەدەست بێنن پلە بەرزکردنەوەکان بەدەست بێنن دۆخی ئابووریان باش بکەن واتە نەگەر ئەوە بتوانن مافی ئازادی دیفاعکردن لە خۆپشاندان بەدەست بێن ینی ئەوەی کە لە هەولێرە پارتی ڕێگەنایەت ئەمە بەڕایم جەریمەیە ئەبێ مامۆستایان و فەرمانبەرانەوە قبوڵ نەکەن نەگەر لە هەولێر بەڕام لەبێت لە سلێمانی لەینا خەڵک دژی ئەمەی پارتی بۆسێتەوە ئەبێت پارتی سەرکۆ نەکرێت لەسەر ئەمەیە ئەبێ خەڵکی سێماش بن پاڵپشتی خەڵکی هەولێر بۆی کە بتوانێت ئەم تەلیسمە پشتێنێت ئەم سیاجەی کە بە دەوری خەڵکی هەولێرا کراوە پشتێنێت